کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە لە دوای ئاشکراکردنی ئەنجامەبەرایەکانی هەڵبژاردنەوە زیاتر لە 1250 تانەیان لە ئەنجامەکان بەدەستگەیشتووە. بە بڕوای چاودێران زۆربەی ژمارەی تانەکان لە ئەنجامەبەرایەکان هێمایە بۆ زۆری گومانەکان لە نەزیهی پرۆسەی هەڵبژاردنەکە و دەشڵێت وەکو ئەوەی بەڵێنی دابوو کۆمیسیۆن نەیتوانی هەڵبژاردنێک بەبێ بوونی هیچ ساختەکاریەک و خڕوقاتێک تێبپەڕێنێت. بەپێی هەندێک بەڵگە و دۆکۆمنت خودی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش لە ڕۆژی دەنگداندا سەدا نوێزگا ماوەی کاتژمێرێک بۆ 3 کاتژمێر کاتی دەنگدانی تیادا درێژکراوەتەوە لەو بنکانەشی کە لە کاتی خۆیدا دەنگدان کۆتایی هاتووە بە تایبەت لە بازنەی 4 پارێزگای هەولێر کاندیدەکەی کۆمەڵ بە ڕێژەیەکی بەرچاو لە پێشەوەیە بەڵام ئەو بنکانەی کە دەنگدان تیایدا درێژکراوەتەوە کاندیدەکەی کۆمەڵ بە ڕێژەیەکی زۆر دواکەوتووە. ئەو فۆرمانە ئەوانەی کە نەتائیجی جیهازی پیکۆسن کە بە ئێمەیان داوە تۆ سەیری کە خۆی کۆمیسیۆن بە ئێمەی گوت کە لە سەعات 6 ئێوارە ئەو جیهازە ئۆتۆماتیکیان دەکوژێتەوە بەڵام ئەوەی کە سەیرە ئێمە دوای ئەوەی کە سەیر راپۆرتەکان دەکەین دەبینی کە لە سەعات 8 داخراوە هەندێکی لە سەعات 7:30 داخراوە ئەو سەعات و نیوە کە سەیر دەکەی ئەو سەعات و نیوە ئەو کاندیدەی کە ڕکابەری کاندیدەکەی ئێمەیە لەو محەڵتانێک کە تاخیر داخراوە لەوێ دەنگەکانی فڕیە لە محەڵتەکانی تر کە داخیر دانەخراوە و تەزویرەکە نەکراوە دەنگی زۆر کەمە. ئەو ئەندامەی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستانیش ڕایدەگەیەنێت لە بەغدا سکاڵایان تۆمار کردووە و هەموو هەوڵێک دەدەن تاکو دەنگەکانی دەنگدەرانیان بپارێزن و چاوەڕێی ئەنجامی سکاڵاوتانەکان و ئەنجامی کۆتایی هەڵبژاردن دەکەن. نوێنەرمان چوو بۆ بەغدا 4 تانەی لە ئەنجامەکاندا. ئێستاش ئێمە بە تایبەت لە سنووری هەولێر و بازنەی 4 تانەمان داوە 1 تانەمان داوە لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە چونکە ئێمە پێمان وایە کە لە ڕاستیدا تەزویر لە ئێمە کراوە بە تایبەت بە مستەهدەفی. لە بازنەی 4 پارێزگای هەولێر 15 کاندید ململانەی بەدەستهێنانی 4 کورسیان دەکرد. کاندیدەکەی کۆمەڵ بە تەنها 14,809 دەنگی بەدەستهێناوە و 11 کاندیدەکەی تریش بەیەکەوە 8,510 دەنگیان بەدەستهێناوە. دوای ئەوەی بەپێی ئەنجامەبەرایەکانی کۆمیسیۆن سەرنەکەوتنی کاندیدەکەی کۆمەڵ ڕاگەیەنرا مەڵبەندی هەولێری کۆمەڵی یادگەری و کاندیدەکەی کۆمەڵ لە بازنەی 4 ئەو پارێزگایە ئەنجامەکانی هەڵبژاردنیان ڕەت کردەوە و جەختیشیان لەبوونی ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردنەکە کردەوە و سکاڵای یاساییان لەسەر دەستکاریکردنی ئەنجامەکان تۆمار کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.